بناي خوي يقولوا بخشنا مهربان دكتور ابراهيم طاهر معروف بسپۆری تەندروستی کۆمەڵبەشی خۆراک لە نەخۆشخانەی مهرەبانی لە لێژنەی داین بۆ کەسانێک کە وادەیانەوێت نەشتەرگەری بکەن بۆەوەی چێشی خۆیاندا بزێن و عملیاتی گەدایان لێ بکەن یان بایپاسیان لێ بکەن. طبعاً ئێمە لە ڕووی خۆراکەوە چوار کرایتریامان هەیە، ینی چوار خاڵمان هەیە. ئەگەر بێت و نەخۆش ئەو چوار خاڵی تەطبیق کرد زەعیف نەبوو، خۆی پێدا نەبەزا یان نەمانتوێت دکتۆرەکان نەیانتوانن دای بزێنن دەبی نەشتەرگەری بکاتن. خاڵی یەکەم قەڵەویەکەی کە پێدەن BMI-یەکەی لە 30 بەسەرەوە بیتن، یعنی بگاتە 35 هەتا بگاتە 40 یان 45 ئەوە دەبی عملیات بکاتن. وەزنیش طبعاً پەیوەندی بە باڵای هەیە، ئەو کات دکتۆرەکان دەتوانن حسابەشی لە بۆ بکەن بزانین BMI-یەکەی چەندە. ئەگەر زۆر بوو دەتوانی نەشتەرگەری بکاتن. دومیان ئەگەر ڕێژیمی کرد بەڵام بە ڕێژیمەکەی دانەبەزی لە هەر هۆکارێک بیتن، نەیتوانێت ڕێژیمەکەی بە جوانی بکاتن، نەیتوانی ئەو خواردنانێکەوە دکتۆر لە بۆ دیاریکردن نەخوا خۆی پێڕانەگیرە، خۆی پێ کۆنتڕۆل نەکرا، ئەوە دەتوانی ئەو نەشتەرگەری بکاتن. خاڵی سێم ئەوەیە ئەگەر بێت و ڕاضەی کرد بەڵام نەیتوانی بە ڕاضەش دابەزی لەگەڵ کەمکردنەوەی خۆراک، ئەوە دەکا خاڵی سێم. خاڵی چوارەم هەندێک خۆراش لێکەم دەکەینەوە، هەندێک دەرمانی پزیشکی دەدەینێکەوە چێشی پێدابەزی، بەڵام ئەگەر بەوەش سەرکەوت و هەر نەبوو بە دەرمانەکانی پزیشکی و بە ڕێژیمەچی کەمکردنەوەی خۆراک ئەوە ناچارە دەبی نەشتەرگەری بکاتن ئەگەر لەوانەیە کێشەکەی بەرەو زیاد بڕواتن. بەڵام پێش لەوەش دەبی هەندێک فاسی هۆرمۆناتی لێ بکرێ، بزانی هیچ هۆرمۆنێکی خەلەلی هەیە خەلەلی نییە. دکتۆری پسپۆڕی دەرونی ئەوش دەبی تەماشای بکاتن، نەوەک کێشەی دەرونی هەبێتن یان دەرمانی دەرونی بخواتن. ئەوە هۆکارن لە بۆ قەڵەوبوون. ئەگەر هیچ هۆکارێکی طبی نەبوو لە قەڵەوبوون ئەوە ناچارە دەبی نەشتەرگەریەکە بکاتن هەتا کێشەکەی دابەزێنی، ئەگەر نا بەرەو ئەو مزعفاتانە دەڕواتن، ئەو مافی خراپانی دەڕوا کەوا بریتێ لە زەخت و لە سوکەری و چۆگەشتە و پردێشە و سۆفان و زۆر جار هەیە بکەویتن جێیشی دەشێتن، ئەوە پێویستە عملیاتەکەی بکاتن.